جیهاد دڵپاک هونەرێک لە دڵی هەموواندا. ئەو بەڕاستی دڵپاک بوو، ئەستێرەیەکی درەوشاوی دراما و هونەری کوردی بوو. یەکێک بوو لە هونەرمەندە دیارەکانی کورد و بەشداری ژمارەیەکی زۆر دراما و فیلمی سینەمایی کردووە. دیارترینیان درامای ژاڵە بوو. ئەو پێشکۆچی دوایی وتی هیچ هونەرمەندێک بەبێ هیوا ناژی، چونکە هونەرمەندەیەوێت دنیا جوانتر بکات. وتیشی شاری سلێمانی منی بە خەڵکی ناساندووە و بۆیە ئەگەر کەرکووک شاری یەکەمم بێت ئەوە سلێمانی شاری دووەمی منە. جیهاد دڵپاک هونەرێک لە دڵی هەموواندا. هونەرمەند جیهاد زۆراب ئەحمەد ناسراو بە جیهاد دڵپاک ساڵی 1938 لە کەرکووک لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی هەر لەو شارەدا تەواو کردووە و دەرچووی خانەی مامۆستایان بوو. ساڵی 1970 یەکەم کاری بەناوی ژیانی کچە لاڵەکە وەک کاری شانۆ پێشکەش کردووە و درامای بەهاری دزراویشی یەکەم کاری دراما بووە کە ساڵی 1972 بەشداری تێدا کردووە. پاشان لە ساڵەکانی دواتردا بەشداری لە ژمارێکی زۆر لە دراما و فیلمدا کردووە، لەوانە فیلمی مامەڕیشە، کەرکووک 4، بەشەکانی درامای گەردەلوول، لاپەڕەکانی کەرکووک و چەندین بەرهەمی تر. ئۆ خەڵکینە، حقیقەتێک هەیە پێشەوی مەژێر دڵەوە حەزەکەم پێتان کاتێک دەنکەگەن بێت و ئۆکێت ئەگەر نەمرێت ئەوە بە تەنها ئەمێنێتەوە، بەڵام کاتێک کە مرد لە دوای خۆی گوڵەگەنمێک سەوزە بێت کە دەیان دەنکەگەنمی تری لێوە لەدایک. هونەرمەند جگە لە کاری ئەکتەری کاری دەرهێنانیشی کردووە. جیهاد دڵپاک لە چەند درامایەکدا لەگەڵ خێزانەکەی خۆیدا ڕۆڵی بینیوە و تا بنەماڵەیەکی هونەردۆز بوون. 25 ئێلولی 2013 لە دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی شێرپەنجە دوجار دڵە گەورەکەی لە لێدان کەوت و ماڵ ئاوایی لە هونەری کوردی کرد. لە مەراسیمێکی شایستەدا تەرمی هونەرمەند لە گۆڕستانی سەیوان بە خاک سپێردرا. دوای خۆیشی یەکێک لە کچەکانی سەرقاڵی کاری نواندنە و دەیەوێت بە ڕێگەی باوکیدا بڕوات. لە دوای کۆچی دوایی جیهاد دڵپاک وەک وەفایەک بۆ کارەکانی قوتابخانەیەک لە کەرکووک و شەقامێک لە سلێمانی بە ناوی جیهاد دڵپاکەوە ناونران. تۆ بەچی ڕۆڵێکی سەرسام بوویت.